چاروجی ما ام الهرم کردستان هر حزب سیاسی پیوندی مهانه ام هاتن سر کشیا کرد و سر روشا کردستانی و طبعی سر روشا عراقی و سر سیاست ترکیه دانشمندانی ماشی بو ما فکری خوان گود برادری خوان گوداری کرد ام باور دکن جبو پیشروجی جبو ملت ما لازمه لسر حقی و عدالتی تمام من حزب علیکاری ها بکن پیوندی خود بکن رسب انشالله جناب ما مستعلی با پیر و ایروجی صلاح الدین بهاءالدین سروکی یگرتی اسلامی انشالله و زیارت بکن امروز کو فراکسیونی کمالی دادگری لپارلمانی کردستان پیشوازیمان لبرز مامۆستا زەکەریا کرد کە سەرۆکی پارتی کودا پارە گفتوگۆمان کرد لەسەرەوەی کە ئێمە چۆن قەزیەی کورد لەوێوە بەڕاستی لێرەش زیاتر بە ئامانجەکانی خۆی بگاوە چۆن بتوانین ئێمە خزمەتی گەلی کورد بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی فراوان بکەین بە تایبەتی ئێمە کە هەردوو لامان ئیسلام بنچینە و بناغەی کار و پرۆژەکانمانە بە گرنگ مازانیم ئەو پەیوەندیانەمان بەردەوام بێ لە خزمەتیاندا دەبین چ وەکو فراکسیۆن لێرە ئێمە ئەزمونێکمان هەیە چ وەکو بابەتی حکومڕانی چ وەکو بابەتی سیاسی و حیزبایەتی گرنگ ئەوەیە بەڕاستی ئێمە هەوڵمان داوە کە زیاتر لێک تێگەیشتمان هەبێ لەگەڵ ئەوەی کە معاناتێکی زۆریشیان بۆ لە ڕابردوودا بۆ کێشە گرفتیان زۆر بۆ دروست کراوە بەڵام خۆڕاگر بوون و هیوادارین زیاترش خۆڕاگر بن و بتوانن ئینشاڵڵا کار و پرۆژەی ئیسلامی و بە ئاراستی خزمەتکردنی گەلی کورد بەرەو پێش بن و زیادی